ئایا بەڕاستی پێت خۆشە پاداشتی عمرەیەکە دەستکەوێ هەموو ڕۆژێ؟ پێت خۆشە هەموو ڕۆژێ خێر و پاداشتی عمرەیەکە دەستکەوێ لە شارەکەی خۆت، لە کۆڵانەکەی خۆت، لە گەڕەکەکەی خۆت، لە وڵاتی خۆت، بەبێ سەفەرکردن، بەبێ سواربوونی پاس و تەیارە، بەبێ ناڕەحەتی و سەفەرکردن، بەبێ پارە سەرفکردن، پێت خۆشە هەموو ڕۆژێ دەتوانی ئەجر و پاداشتی عمرەیەک بۆ خۆت کاملکەی بەبێ ئەوەی بڕۆی بۆ مزگەوتی قوبایش. تۆ دەڕۆی بۆ عمرە بۆ حەج، ئەڵەی دەڕۆم بۆ مزگەوتی قوبا دوور کات نوێژی تیا ئەکەم چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم خێری عمرەیەکی هەیە. نە سەفەر بکە، نەبڕۆ بۆ مزگەوتی قوبایش، بەڵکو وەرە بۆ مزگەوتێک لە مزگەوتەکانی شارەکەی خۆت و گەڕەکەکەی خۆت، هەمان پاداشتت بۆ دەنووسرێ. ئەوەی کە لە قوبا دەیکەی خێری عمرەیەکی هەیە، ئەوەش لە ئەم مزگەوتا دەیکەی، لە هەر مزگەوتێ لە مزگەوتەکان خێری عمرەیەکت هەیە، بەڵام بە مەرجێک حەدیسەکە جێبەجێکە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیسێکی صحیح تەرغیبە، هەر کەسێک لە ماڵی خۆی دەرچێ یا لە دوکانەکە لە بازاڕی ڕێک دەرچەوە بەرە بۆ مزگەوت، بۆچی؟ ومن خرج إلى تسبيح الضحى لا ينصبه إلا إياه. هەر کەسێک دەربچێت، پێغەمبەری خوا فەرمێ زاسم دەرچێ لە هەر شوێنێک و دەرئەچی، گرنگ ئەوەیە بڕۆی بۆ مزگەوتێک لە مزگەوتەکان، هەر مزگەوتێک بێ، قوبای ناوێ، قوبا دەڕۆی لەوێ ئازادی بڕۆ بۆیانە خێرێ گەورەی ئینشاءڵڵا، بەڵام دەتوانی هەمان خێری مزگەوتی قوبا کە عمرەیەکە لێرەش دەستی خۆتی بخەی، بەڵام بە مەرجێک. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو کەسێک کە لە ماڵ دەرەچێ، ئەو کەسێک کە لە دوکانەکەی دەرەچێ، لە شوێنێک دەرئەچێ ڕوا بۆ مزگەوت، هیچ شتێک وای لێ ناکا بڕۆ بۆ مزگەوتەکە ئیلا ئەڵێ دەڕۆم دوور کات نوێژی چێشتەنگاوەکەم، چێشتەنگاو ضحى. أفرمي بيغمري خواه صلى الله عليه وسلم فأجره كأجر المعتمر. ولا روايتك صحيح جامع الصغير هذا فرمي ومن مشى إلى صلاة تطوع فهي كعمرة نافلة. هر كسيك لمالي خوي لشونك ودرشي بروات بو مزقوت، هر مزقوت يقبل مزقوت كان ئەجر و پاداشتی تۆ ئەجر و پاداشتی کەسێکە کە خەریکی عمرەیە، ئەو کەسەی کە جلی ئیحرامی لە بەرای عمرە دەکات، چی پاداشتێکی هەیە؟ تۆش کە دێی بۆ مزگەوت دوور کات نوێژی چێشتەنگاو دەکەی، چونکە فەرمووی وەکو عمرەیەکی سونەت وایە کە تۆ ڕۆی بۆ کەعبە، عمرەکەت ئەوەی کە واجبە یەکەم جار دەڕۆی جێبەجێ دەکەی الحەمدولله، دوای ئەوە کە دەڕۆی لە قوبا نوێژ دەکەی، ئەوە عمرەی سونەتە چونکە واجبەکەت جێبەجێ کردووە. کەواتە چۆن دەڕۆی بۆ قوبا ڕێگایەکی دوور ئەبڕی بۆ مزگەوتی قوبا بۆی خێری عمرەیەکە دەستکەوی، بەڵام بەخوا دەتوانی هەموو ڕۆژێ لە دوکانەکەی خۆت ئەوە لە بازاڕەکەی سارێکت پێ لە ماڵەوەی بڕۆ بۆ مزگەوتی دوور کات نوێژکە وەرەوە، بەڵام بەو مەرجەی دەرچوونەکەت لە ماڵ لە دوکانەکەت تەنها بڵێ بەخوا دەڕۆم با خێری عمرەیەکم دەستکەوێ، دەڕۆم لە مزگەوت دوور کات نوێژ دەکەم، نوێژی چێشتەنگاو، چێشتەنگاویش ئەو کاتێکە نوێژی جەشن دەکەین تازە خۆر دەکەوێ، لەو کاتەوە چێشتەنگاو دەست پێەکە هەتاکو نیو سەعاتێ چارەکێ پێش بانگی نیوەڕۆ، کاتەکە زۆرە. جا ئینشاءڵڵا لە دەست خۆتی مەدە دەتوانی لە شاری خۆت و لە گەڕەکی خۆتە هەموو ڕۆژێ بێتە مزگەوت دوور کات نوێژ بکەی، ئەگەر چواریش بکەی ئاساییت خێرترە ئینشاءڵڵا، بەڵام تەنها دوور کات نوێژ بکە خێری عمرەیەکە دەست ئەکەوێ، ئەو خێری عمرەی کە لە مزگەوتی قوبا دەست ئەکەوێ، هەردووکیان خێری عمرەیان هەیە، جا بۆیە ئیهمال مەبە. لا حديثك